ئێستا مەوێ کێشەکەم بۆ باسکەی چی هەیە؟ کاکی دکتۆر پێشم شتێ زۆر سپاس دەکەم چەند ڕۆژە بە ئێمە ماندوو بووی سپاس. وەکو پێشتریش بۆم باسکردی بەس پێت ئەڵێمەوە ئێمە باوکێکمان هەیە بەس باوکممان ماوە هەتا گەنج بوو هەتا لە توانایە بوو هەتا ئەیتوانی بۆی کردین کاکی دکتۆر زۆر بەدەممانەوە بوو هەمومانی گەیاندە شوێنی خۆمان بەڵام ئێستا کە بە ساڵە چووە ئەو پێویستی بە یارمەتی ئێمەیە یعنی یاسای ژیانە بەڵێ ئەو پێویستی بە یارمەتی ئێمە و ئێمەش ئەیخێنە سەرمان بەڵام تۆ خۆت بارودۆخەکەی من ئەزانی بۆم باس کردی من وەکو لە خۆگرتن پێشەم شتێ کێشەکەم ئەوەیە کە من پێم خۆش نییە براکەم باوکمی بردووە بۆ خانەی بە ساڵا چوان بەڵام ئێستا ئەوەتە ئەتوانێت حەلیکە و ئەتوانێت قبوڵیکا بیهێنێتەوە ئەتوانێت لای خۆی ڕایگرێ بەڵام من ناتوانم شوێنم بچووکە 4 مناڵ بەسەر ماکەوتون لە سەربانێکە ژوورێکیان داومەتێ هێشتا لەو ژوورە شاکرێکیم باوەڕەکەی کاکی دکتۆر بە پلێت و بە تەختە شوێنێکیان بۆ دروست کردوون بە حسابی مەطبەخ شوێنەکە بۆ ژیانی خۆشمان گونجاونیە جاوەرە باوکیشم بێن مەلای خۆم بەس دەخوا بە زیابێ بەخوا چاوم لێی نییە چاوم لە سەرەت و سامانەکەی نییە بەس دەخوا بە زیابێ براکەم هەیەی ماڵێکی گەورە هەیە خانوەکەی 300 مەترە 3 قاتە یعنی ژوورێکی تیاجێ نابێتەوە بۆ باوکم کاکی دکتۆر تۆ پێم بڵێ ئەو بردوێتی بۆ خانەی بە ساڵاتوە نازانم یعنی چۆن زەمیری مرتاحە دکتۆر جان ئەو نازانم باسی ژوورێکە کا لەسەر وەڵاهەیە ئەوە شینیە تۆ قسە لەسەر تێری ئەەکەی دوای ئەوە کێشەکەی ئێمە شوێن نییە باوکم لە شوێنێک بژیکەی ئەوە مشکیلە شوێن مشکیلە نییە مشکیلەکەی من ئەوەیە ئەم باوکەی من ئەوێ یەکێکی بۆ دانی بە تایبەتی چاودێری بکە ئاگاداری بکە و خزمەتی بکە ئەوە کێشەکەی کاکی دکتۆر خۆ باوکم پەکەوتە نییە زۆربەی زۆری ئیشەکانی ڕۆژانەی بەوە نییە یەکێ خزمەتی بکە و پاچی کاتەوە نییە کاکی دکتۆر باوکم خۆی هەڵەسێ خۆی دائەنیشێ خۆی دەستنوێژ ئەگرێت یعنی خۆی هاتو چۆکە جارجار ئەچێ هەر ماڵجێڵێ ئەچێ بۆ پیاسە یعنی باوەڕ ناکەم ئەو نەبوو بێ بەبار بەسەریەوە باوەڕ ئەەکەی کاکی دکتۆر لە هەفتەیەکە خۆم 3 جار ئەچم سەردانی ئەەکەم بەس ژوورەکەی پاکەکەمەوە یارمەتی براژنم ئەم کاکی دکتۆر بەڕای و گوناحمان ناگە ئێمەوەمان لێ کردووە ئاخرە زانی چۆنە داواکاری زۆر ئەم باوکەی من تەڵەباتی زۆر یعنی داواکاری ئەمەنە زۆر هەر نابڕێتەوە دوای ئەوەش ئێستا ئێوە بوو پێتان ناخۆشە من بردوومە بۆ شوێنە ئەو شوێنە خراپی لە چیە من دوسێ برادەر و هاوڕێم هەیە باپیریان بردووە باوکیان بردووە وەڵای هەر زۆر مرتاحن لە هەموو کێشەکان هەموو چارەسەر بوو حل کراوە یعنی کێڵە یعنی باوکم لێ نامرتاح ئەمە کێ وای وت من ئەڵێم بە قوربان ئێمە دانیشتنی دووەم بوو ئەوە بوو تۆ هەمان قسە و کرد من چووم بە جەنابتە وتم سەردانی خانەی بە ساڵات چوانەکەم وتە مۆڵەتم لە بەڕێوەبەرەکان وەرگی لەگە توێژەری کۆمەڵایەتەکە چوو بڕوا و هەبێ توێژەرەکان دەمە منەتا لێ من دوسێ جار کەسانی لە تەڕەفیەوە هاتوو و دانیشتوین لەگەڵەوە دوسێ جار گریان دوایەوە توێژەرەکە پرسیارم کرد لە چاودێرەکان وتی ڕۆژ نییە دەجار نەگریان ئەزان گلەی لە چی هەیە بەتایبەتی لە تۆ هەیە ینی من بە ئەمانەتەوە زانیاریەکانە بۆ بجۆزمەوە لەو نیەتی گلەی لەو نەبوو ئەیگو من قەرزاری کچەکەمم گلەی لە چی لە تۆوە بە قوربانجان یەکەم ئەڵێ ژنم بۆ هێناوە سیارەم بۆ کڕیوە خانوم بۆ کردووە چی سەروەت و ساماتم هەیە زیاتر بۆ کوڕەکەن ئەڵێ غەڵەتیشم لەوانەی خوا محاسەبەشم کە نابووە فەرق و جیاوازی بکەم ئەڵێ زیاتر بەلای کوڕەکەم ئادام شکانەوە زۆر شتێ بۆ ئەو کردومە بۆ کچەکەم نەم کردووە خانووی بۆ تۆ کڕیوە ئەوەتە کچەکەی لە کرێچێتیە لەگەڵ ئەوە هێشتا ئەم بە وەفاترە لە تۆ ئەچێ سەردانیەکە زۆر غەمبار و زۆر بێتاقەت و زۆر حتا کە جەناب دەڵێ هاوڕێم هەیە نازان باوک و باپیرچا بڕوا هەبێگو خۆ هەر منوانیم لە 190 ئەوانەی کە لێرەیان هەمویان غەمبار و بێزارن سەردان ناکەن ئەڵێ کوڕ ینی هەتا لە جژنی شاڵێ سەردانم ناکە باشە تۆ ئێستا بردووتە ئەوێ لە لایەنی دەرونیەوە بۆی مرتاح بێ کاکە گیان ئەوانەی تر فەرقیان هەیە لەگەڵ تۆیە ئەوانە شوێنیان نیە جێگایان بەس تۆ شوێن هەیە تۆ ڕێگاو هەیە تۆ ئەوانەی تر لەوان دیشیان توانایان نەبێ خزمەتی خۆشیان بکەن لەوێ هاوکاریان نەکەن بەس بۆ ینی بۆ سەردانی ناکەی واز لەوە بێن هێنانەوەقی ناکە مەرحەلەی یەکەم ئاواز لەوە بێن بەس بۆ سەردانی ناکەی بۆ ناچی لە بۆنە و جژنەکانە بەسەری بکەیتەوە لەبەرەوە ناچمەزانم عەسەبیە خەڵکی لێ پڕە لە خەڵک دوایە میش پیر بۆ من ئەزانم عەسەبیە یعنی بچم من قسەیە بکەم و ئەویش قسەیەکی بەرزم کا و لەوێت تەریقم کاتەوە و لۆمەم کە وەڵای من خۆشم قوبوڵی ئەوە ناکەمەوە ئەوە لێ لەبەر چای خەڵکە تەریقم کاتەوە
ئەزانی چی هەر نەچم باشترە چکە ئەزانم بچم ویژدانم ئازارمایە و بڕایەوە ێ باشە کە ویژدان ئازارە دەیە ئەم ویژدانە لەکوێ ئێستا تۆ لە ماڵی خۆ بخەویت و باوکیشە لە خانەی بە ساڵات چوانە بەو وەزعەوە بێ بۆ ئێستا خۆ تۆ کێشەی بە قوربان داراییت نییە ئێستا هەندی حاڵەت هەیە کێشەی داراییان هەیە ناتوانن نە کەسێکی بۆ بگرن نە ژوورێکیشیان هەیە وەکو خوشەکە ئێستاگە تۆش وەکو خوشەکە بوویتایە وەڵڵاهی کەس لۆمەی ناکردی ئەی حکوومەت ماڵی ئاوا بێ ئەم خانەی کردوتەوە یا هەر کەسێک خێرخوازی شوێنێکی واکاتەوە بۆ ئەوانەیە کە بارودۆخیان نالەبارە ڕێگە چارەیان نییە لەوانەیە ئەڵێ هەندێک کەسەیە مرتاحە لەوانەیە ئەوە بێ کە شوێنێکی نییە لەسەر جادە کەوتووە بە لە جادی لەسەر جادە بکەوێت لێ خزمەتێکەکەن و خواردنی شوێن و شوێنیش خەوت نییە ئەوە مرتاحە بەڵام باوکی تۆ لەو حاڵەتە نیە براکەم ئەخر کاک دکتۆر بام یەک شتێک پێ بڵێ یعنی خەڵکە لە ماڵی خۆیان دانیشێ بۆ کە یعنی ئیساحەت بکە بەجددی باوکیشم وەکو پێ دەڵم چونکە چۆتە تەمەن و پیر بۆ دایمە عەسەبیە کاکە قوبوڵی نییە ئەم ناڵانی من هێن و ئەڕۆن مناڵی تر ڕاکە یاریەکە وەڵا دەنگە دەنگیژەکەن بەس ئەم پێی قوبوڵ نییە کە دەنگە دەنگەکەن و بە دەنگی بەرز هاوارەکەن و یاریەکەن باوکم تووڕابێ ئیتر ئەچێ بە گژانە هاوارەکە قسەی بەرز و نزمەکە و ئەمانە وەڵاهی یعنی ژیانمان زۆر ناخۆشی بەسەر هاتووە وەڵی یعنی نازانم خۆم مناڵەکانم کەمە دەرەوە کاکی خۆ نایان کەمە دەرەوە براکەم ڕاستە تۆ کێشە نەماوە بەس باوکی کێشەی بۆ دروست بووە مرتاحی چێ لەوێ من بۆم باس کردی تۆ لە ماڵی خۆتا مرتاحی بەس لەوێ مرتاح نییە تۆ ببین ینی بیر چوانێ چەند تەحملی تۆی کردووە ئێستا طبیعەتی قۆناغی بە ساڵاتچووی وایە کا کامەرانجان تۆ کێشەکە و ئەوەیە ئەتەوێ باوکێ وەکو تۆ ڕفتار بکە باوکێ ناتوانێت وەکو تۆ ڕفتار بکە چۆتە تەمەنەوە کە چووە تەمەنەوانێ هەموو کەسێکی بە ساڵاتچوو لە دەنگی بەرز لە قیژە قیژ لە قیڕەقی مناڵ بێزارە بێ تۆ ئەتوانی مناڵەکانی لێ دوورخەیتەوە بە قوربان مێڵە بچنە ژوورەکەی ئەو یا تەنیشتەوە هاتو هاوارکە نەک باوکە دەرکەی یعنی تۆ کێشەکە چۆن لی بەعکسەوە چارەسەر دەکردەوە هاتووی باوکەی لەبەر خاتی مناڵەکانە دەرکردووە نەخێر تۆ بێ مناڵەکان دوورخەیتەوە تۆ سێ قاتە هەیە باوکە لە ژوورێکە لە قاتی سێ لەسەرەوە یان لە هەر شوێنەکان مناڵەکان با لە قاتی ناوەڕاست با لە قاتی خوارەوە با لە حەوشەکە بۆ ئەبێ بچنە تەنیشتەوە قیژە قیژ و هاتو هاوە تەمەن بێزارە بێ بێزاری بوو چیەکە ئەکید دەریانەکاتە دەرەوە یا عقیژێنە یا قسەیەکیان پێڵە کەواتە چارەسەری مشکلەکە بەوە ئەکرێ مناڵەکانی لێ دوورخەیتەوە نەک باوکە دوورخەیتەوە براکەم